ساڵتان لێبێت لە هەفەیڤینێکی تایبەتە دکتۆر کەمال ئەتروشی وەزیری سامانە سروشتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان میوان نەبێت. دکتۆر بەخێر بێت. خێراندار بی زۆر سپاس. دکتۆر ئەمە لەوە دەست پێ بکەم ناوە نیمچە قەیرانێکی سوتەمەنی لە هەرێمی کوردستانە دروست دەبێت. هۆکارەکان چین کام نیمچە قەیرانانە ڕوو دەدەن؟ بەریەمی تشتێکی هەس بخێر هاتنە هەنگووتکەم زۆر سپاس. والوزارەتێ وڕاستی شمێژە من پێدویە يعني هەنگووش ببینم کوردستان 24 بەس ڕاستی بە مەشغولیە من و وەختی کێمە زۆر بەروێرێ مالەسەفە بە نوکە پشتیشان هەیڤە کەم دیدارمان نابێت و دیداری تریشمانە بێت ئینشاءالله. وێجا لەبەر ئەو پرسیارەی سوتەمەنی و خصوصا مەسئلە بنزینە ونفتا سبيج كي أفهردو مشتقات نفتي مشتقات أساسية بو جيانا ملتي بو اقتصاد ملتي بو تطوير ملتي مثلا بنزينة طبيعي سيستمك هبو أبا كان صالة تقريبا 5 مليون ونيف لتريت بنزينة تهاتنا ناف ماركتا كردستاني هذا بردواميك هبو سيرفي سيستمي طبيعي نزيكي 3 مليون وتشتا كت هاتن ايش ولات دراوسية ومليونك ايش مصفاية يتما يلنا أخو الكردستاني أساسا مصفاية كار ومصفاية ديجي كشتي مصفاية لاناز ومصفاية قيواني بەهەموویان خواستی هاوڵاتیانیان دابی نەکرد بەڵام ئێستا و بڕەنایەت لە وڵاتانی جیرانەوە ئەوەی ڤێجاڤە تقریبا هەیڤە هەشتێ بوو هەیڤە هەفتێ بوو يعني نزیکی 3 و تشتێک مليون لتر هەما ڕاوستان نەدهاتنە ناف بازارە کوردستانê و سیستەما ئیستیهلاکی الكوردستانê تقریبا تەسیرەکە زۆر قوت لەسەر هات ڤێجاوێ مای باش ناكتن طبيعي ترى ناكتن بو همروش كواتا حل شيء او جالبر او حلا طبيعي اما مليون لتري بنزين اوي شركي مصفاي كار او بردوام بو حول مكان حمل كان زيدش بكين مصفاي تريش طبيعي مصفاي لاناز يارمتي شيداك تقريبا حفصد وبينجي هزار لتري بنزين لوقتي قيران ببديتن مجالي تر اوي اساسيش بو طبيعي اوي يقوتمان اجا ممكن حكمتي فيدرالي يارمتي ما بداتن لفتري او قيران حتى بزانين يعني شون حلكي بردوامي هبيتن يارمتي تعدادات حكومة فيدرالي هاوكاري فورا بو يعني بيكمين زيارة سرداني بغداد بدانشتنيك مباشرة بوم شرح كرت كوضعي قيرانك هي ومن يعني حرصكي أساسيم هي أواني زعيفترين أوانا لخزاني ملتي كرد سايق تاكسيا لا ويا يعني سايق باصة أوان إمكانيات يان زعيفة جيان يان لسر بنزين ولا سر محروقاتي او هاي اقا ممكنه يارمتي ما بدن ففورا امر هات كمليونك وهشتا هزار لتري بنزيني عراقي لخطي كاري سي شو كشركي كار تصفيه نوتي كردستان دكاتن ونوتي حكمتي فيدرالي دكاتن امر هات لبرادرم كاك احسان بو همو وكيل وزير كان فيدرالي لقى المؤسسه كانوا سروكي مؤسسه كان كفورا هرم تجهيز بكريتن بمليونك وهشتا هزار لتري بنزين بنوعيتك باش بنبس نبي بنزيني محسن بس بنزينك يعني بنوعيتك اما بردوام بيت او جا بردوام بو مانجي نوبو مانجي هشت بو مانجي نوبو نهايتي مانجي نو مشكلتي فني كرا لا تجي لمصفاي قيوان شوكا حكومتي فيدرالي يعني كميكي نوتي خاو هي حكومتي فيدرالي دتشيتا مصفاي قيوان ونتائج يعني منتوجة كده قريتها ولا بو حكومتي فيدرالي أو
مشكلەیەکی فەنی لەوێ بوو مەسفایەکە تقریبا ڕاوەستا لە بۆ ئیعادەی تەهیل ئەوەش حتا ئێستا تەواو نەبوو یعنی هێشتان ئیشەکەن لەسەر مەسفای قەیوان چماوە بۆ خۆمان مەزدەرێک ماوە مەسفای کار خەتی سێیەم ئەوەی لە بۆ حکومەتی فیدرالی ئیش دەکاتن ونیە لەو مەسفایە ئێستا تقریبا دەستیان پێکرد وابزانم پێرێ طبعا جارێکی تر ئەس چوومە بەغدایە چۆدا پێم گوت برامەوە مشکلێکی تروان هەیە ئەوە ڕاوەستاوە تەجیزی تقریبنەوە 2 هەفتەی ڕاوەستا بەردەوامی نەبوو و قەیرانەکە وەزعەکە دەزانی تاجر و ئەوە و ڕەسم نرخەکە زیاد دەکاتن چونکە دەزانی مەسئلەی کارتی تایبەتە یعنی هەموو مشتقاتی نەوتی لە کوردستان کارتی تایبەتە وەڵامیان چی بوو؟ وەڵامیان گوتیان فەورەن تەجیستان دەکەین بەس حتا مەسفای قەیوان تەواو ببیتن دەست بکاتنەوە ئەوجا ئێستا و 2 ڕۆژە تقریبا 9 ملیۆن و زیاتریش لە پانزینی فیدرالی داخلی مارکتی کوردستان ئێستا خەڵک چاوەڕێ ئەوە کات دکتۆر هەم نرخی بنزین کەم بکرێتەوە باش هەم کوالیتیەکەشی باشتر ببێت طبیعی هیچ بەڵێنێک بە خەڵکەدەن کە لە ماوەیە نرخی بنزیندا بەزێت نرخ شتێکی بازارە یعنی کەرتی تایبەتە وەزارەت چ مەسفا و ئەوەی نییە کە خۆی زیاد بکاتن یان کەم بکاتن و سەیتەڕێکی هەبیتن لەسەر بازار ئەو مەسئلە لە بەڵام لەوانەیە کاریگەریتان هەبێت ناتوان کاریگەریەک دروست بکەن نرخی بنزین کەم بکرێت وەڵاهی نرخی بنزین خۆی مەسئلەی چەند بنزین دێتە ناو بازار ئەگە زیاد بیتر نرخەکە ئۆتۆماتیکیان دێتە خوارد بەڵام بۆچی کۆمپانیەکانی خۆمان باشە نەوت بۆ بەغدا دەپاڵێون بۆ هەرێمی کوردستان نایپاڵێن لە بری بەغدا با بدەنە خەڵک هەرێمی کوردستان لەوانەیە گلەی خەڵکیشی بێتن ئەمە ئاخر ئێمە کەمیەی نەوتی خاو ئەوەی دەدەینە مەسفای ناوخۆ ئەوەی کار کەمیەکی ئەوە لە مێژە مەحدودە تقریبا ناتوانن زیادی بکەن ئاخر ئەگە زیادی بکەین من ئینتاجمان ئەوەی لە بۆ فرۆشتن کەمتر دەبیتن و ئەمە ئیلتیزامی ئەخلاقیمان هەیە و ئیداریمان هەیە لەگەڵ هاوڵاتیەکان کە ئیمکانیەتمان هەبیتن ئەمە معاش تەوفیر بکەین هەر بدەینە بەردەوامیە بدەینە هاوڵاتی کوردستان و طبیعی دەین و شتیوای ئەمەی لەسەرمان بۆ ئەو چەند ساڵەی پێشەوە بتوانین دەین واتە بەهۆی موچە دابینکردی موچە ناتوانن نەوتی زیاتر بدەن بە کۆمپانیەکان ئەوەیە نەمەسلەی نەوتی ڕەشمە بەسم لەوەیە نەوتی ڕەشیش نییە نەوتی خاو ئەوەی ئینتاج دەکرێت لە کێڵەکانی کوردستان ئەمە هەمووی بۆ موچە دابینەکرێت بەشی زۆری لە بۆ موچە و لە بۆ تەختیەی مەساریفی شەریکەکان چونکە ناتوان زیاتر بدەنە کۆمپانیەکان دیکە کۆمپانی ئەوانی مەسافیەکان نه یعنی ئێستا لەگەڵ ئەمە 25,000 بەرمیل دەدەین تقریبا ملیۆنێک لتر بنزین دەردەچیتن دێتەوە ونیە ئەمە محاولە ئەکەین ئێستا کە بازارەکە استیقرارێک بکاتن لە بۆ ئیستیهلاکی بنزینی ئێستا هەیە هي حکوومەتی فیدرالی ئەو چێشەیە چارەسەرە بیت وەڵاهی دەزانی ئەو کێشەیە یعنی وەختی پێویستە ئەمە ناتوانین یعنی عیلاجێکی سحری هەبیتن کە بتوانین 24 سعات ئەم 3 ملیۆن و نیو کەمبوونی بنزینی لە بازاری کوردستان تەختیە بکرێتن ئەم نرخێکە هەیە نۆرمالە ئەم نرخێکە هەیە نۆرمالە نرخەکە زۆرە بەس نرخەکە وانە بوو ئەمە بە ئیتیفاقەوە لەگەڵ مەسفای خۆمان هی کار ئەوەی تقریبا ملیۆنێک لتر دەکاتە ناو بازار و لەگەڵ ئەو بنزینەی لە حکوومەتی فیدرالی دێتن اتفاقمانەوە بوو کە 650 بیتن دینار لە بۆ لترێک لەو پانزینە ئەوەی لە حکوومەتی فیدرالی بێتن کەواتە ئەو نەوتە بێتەوە چێشەکە چارەسەر بێت یعنی ئەو بنزینەی حکوومەتی فیدرالی بێ ئەم دەگەڕێتەوە 650 دەگەڕێتەوە دێتە خوارێ 650 ئەوە نرخەکەی ئەمە لێیان دەکرین لە حکوومەتی فیدرالی دەکرین ئەوانش طبیعی ئەوان بە بەڵاش نادەن خۆی ئەو حکوومەتە حکوومەتی فیدرالی نەوتی خاو دەکەتە ناو مەسفا تەسویە دەکرێتن نرخێک هەیە لە بۆ تەسفیەی هەر بەرمیلێک ئەوەش لەسەریە حیساب بکرێتن
بسعرێکی معقولە نرخێکی معقولە کە وەزارەتی خۆمان بکڕیتن بە 650 دوایی تقریبا وابزانم 100 دینارێک شتێکی وا 150 دینارێک لە بۆ گواستنەوە نەقلەکەی و لە بۆ بەشکردنی لەسەر محەطات و لە بۆ مارجنی قازانجی ئەوەی لە محەطاتی پانزین هەیە دەبێتە 670 680 و ئەوە بوو ئەو سعرێن ئەوە نرخەکە ئەو سعرەی گوتت ئێستا کە هەیە نۆرمال نییە کەواتە بۆ چارەسەری ناکەن چارەسەری دەکەین بۆ دکتۆر من بووە ئەچتە بەنزیخانەیەک لەوانەیە سوپەر بهێنینەوە بە حەسەنەکە باس بکەین لە شوێنێکە لەوانەیە بە 1300 بێ لە شوێنێکە لەوانەیە بە 1100 بێ لە شوێنەکە لەوانەیە بە 1000 بێ بۆچی ئەم نرخانە تەوحید ناکەن یەک نرخ لە هەموو بەنزیخانەکان ئەمە سوڵتەمان نییە لەسەر نرخەکانی بانزین حتا تەوحیدی بکەین ئەمە یعنی ئەوە سیستمی کەرتی تایبەتە ئەمە بازاری پێی دەڵێن بازاری ئازاد و نییە بازاری ئازادە ئەگە بتوانین شتێک بکەین بەڵام دەتوان خۆ چاودێریان بکەن دەتوانین چاودێریان بکەین لەگەڵیان قسە بکەین پێیان بڵێن کە مەفروزە تەفاهمێک هەبیتن بینی وەزارەتی خۆمان بینی حکومەت و بینی بازاری ئازاد و بینی تاجرەکان و بینی حکومەتی فیدرالی کە یارمەتیمان دەداتن حتا ئێستا لە مانگی هەشتەوە تا ئێستا و بەڕاستیەوە یعنی تەسەڕوفێکی زۆر جوانە و زۆر باشیش بوو بەردەوام من ئێستا ئەی بەنزیخانەی حکومیتان هەبوو پێشتر ئەمانەتان بڵێ بانزیخانەی حکومیمان باش بوو کە نەتان هێشتیان پێویست بوو هەبێت آخر بانزیخانەی حکومی وەختی بانزیخانە هەبیتن هەموو مۆزەفی بانزی ینی لە بانزیخانە ئیشەکەمووی دەبیتە کادر و مۆزەفی حکوومەت مەساریفەکەی ئیدارەتەکەی ئەوجا لەو وەختە لەبیرم ناوێت ساڵ بوو یعنی پێشی چەند ساڵێک بوو گوتیان ئەو بارەی لەسەر شانی وەزارەت با بچیتە ببیتە کەرتی تایبەت و بە حتا یعنی قەتاعی بەڕای تۆ دروست بووە قەتاعی خاص یعنی ئیشی باشتر ببیتن و فێر ببیتن چۆن ئیدارەتی مشتەقات بڕیارێکی دروست بوو کە لە لای وەزارەتی سامانە سروشتیەکان نەمێنێت وەڵاهی بڕیاری دروست ئەوە بوو کە وەزارەت مەفروض بە خۆی مەسفایەکی هەبا هی خۆی هی حکوومەت هی خۆمان ئەمە تەصفیەمان کرد بە نەوتی هەوڵتان داوە ئەو مەسفێتان هەبێ ئەو مەسفایەتان هەبێ نەوە آخر ئەوە نەبوو ئەو فترە یعنی ئێستا هەوڵ دەدەن هەتان بێ وەڵاهی ئێستا هەتا مەسفا دروستکەی تقریبا نازانم 2 میلیارد دلار و پێویستە هەتا ئەو مەسفایە دروستکە ئەوجا لازمە لەگەڵ ئەو وەزع بژی لەگەڵ ئیدارەتی بکەین واتە مەبەست لەوەیە جارێ نرخی بنزین بەم شێوەیە تاماوەی بەردەوامە بێت ئێستا نرخی پانزین لەگەڵ گەیشتنی پانزینی فیدرالی ئەمن هیوادارم کە نرخەکە ئەو نرخی غێر طبیعی بێتە خوارێ ببیتە وەکو پێشان ینی مانگی هەشت وابزانم لتر ئەغلب پانزینەخانەکان بە 670 بوو شتێکی ئەوە بوو ئەوە شتێکی معقولە ئەو بەس بگەیتە 1100 و 1200 ئەوە مەقبول نییە معقول نییە بۆچی دەگەیتەوە باش ئەمە باسی بنزین بوو بەڵام نرخی غازێژ زیاد بووە نرخی غاز ئەوە موقتە ئەم ماوەیە نرخەکەی دەگەڕێتەوە نرخی جارانی نرخی جاران دەگەڕێتەوە چونکە ئەو فترەیە سیانەی منشآتی غاز سیانەیەکی ئاسان نییە سیانەیەکی معقدە پێویستە هەر فترەیەک سیستمەکە ڕاوەستیتن حتا نەوع جیهاز هەیە بێتە گۆڕانتر بە قیاساتی نوێ بە هەندسەی نوێ ئەوە لە هەموو جەیەک لە جیهان وەزعەکە ئەو هەیە کاتە نرخی غاز دەگەڕێتەوە نرخی خۆی چونکە ئێمە یەک مەزدەرمان هەیە ئەگە دووسێ کێڵکەی تری غازی شرینمان هەبەوە طبیعی یەکێک ڕادەوەستیتن یان بەرهەمەکەی کەم دەبیتن ئەوەی دووەم دەست پێکات تعویزی ئاکاتن ئەمە نیە لێرێ بەس ئەمە ئێستا نیتمان ئەمە ئێستا یەک مەزدەرمان هەیە یەک کەلگەی کۆرمۆرمان لە بەرنامەتان هەیە بیکەنە کێڵگەی زیاد بکەن هی طبیعی ئەمە سیاسەتێکی غازمان هەیە هی تایبەت ئێستا یعنی لە مناقەشەیە و لە گەڵێن مباحثاتە لەگەڵ گفتوگۆیە لەگەڵ شەریکاتی نەوت و غازی تر حتا بتوانین مەزدەرێکی دووەم ینی سێەم بکەین و تۆزێ قەیرانی غاز پێیان نەبیتن بە شێوەیەکی وەزارەتی کارە باش پێویستی بە غازە طبیعی
يعني غاز شتێکی ئەساسیە چونکە هەموو ڕۆژێ تۆ ناتوانی بژی بێغاز وەنیە يعني لەبەرەوە ئەمە دائما وەکەڵێن مەجالێکی ئەوەی سیستمێکی استراتیجیمان هەیە خوتەیەکی استراتیجی کە نەمینیتن اعتمادمان لەسەر یەک هێلگە مەجاڵمان هەبیتن دوو سێ هێلگە یانیش دەبیتن ئەوە لازمە ئیستیراد بکرێتە لە خارج ئەوەش ممکن نییە ئێستا بۆ حالی باش ئەی بابەتی نەوتی سپی لەیەکیدەوە بڕیارتاندا بوو کە لێکیدەوە نەوتی سپی دابش بکەیت بەڵام خەڵک دەڵێن هەموو ساڵێک هەبووە لە ناوچە شاخاویەکان نەوت تەوزیع کراوە دابش کراوە بەڵام نەگەیشتۆتە شارەکان بەڵێنی خۆتان دەبەنە سەر بۆ ئەم ساڵ نەوتی سپی بگاتە نێو شارەکانیش تەوزیع بکرێ بەسەر خەڵکە دابش بکرێ بەسەر خەڵکە طبيعي نەوتی سپی دەزانی نەوتی سپی لە بۆ تەدفئە یعنی لە بۆ حتا پارەوە بزانم 25 ملیۆن لیتری نەوتی سپی لە حکوومەتی فیدرالی هات لە بۆ کوردستان طبيعي 25 ملیۆن بەش ناکاتن ئەمە حەجەتمان ئیحسائیەن لە بۆ نەوتی سپی تقریبا 250 ملیۆن لیترە حتا هەموو کوردستان بەشی هەموو کوردستان بکاتن يعني منطقەی شاخ و ئەطراف و قەزا و ناحیە و باز يعني شارە گەورەکان طبيعي 25 کەمە ئەمە نەوتی سپی بەش ناکاتن لە ناو کوردستان ئینتاجی نەوتی سپیمان نییە یانیش زۆر کەمە بەوە ناکرێت ئیدارەتی پێ ناکرێت لەبەرەوە جارێکی تر ئەمن چوومە بەغا لەگەڵ جەنابی وەزیری نەوتی فیدرال کاک ئیحسان عەبدولجەبار و زۆر مەمنونم چونکە ڕەسەن استیجابەی هەبوو فەورەن لەسەر ئەو بابەتە پێم گوت خۆت ئاغلب عێراق لە بەسراوە حتا بگەی ئەوەی هەمووی گەرمە یعنی لە زستانان حەجەتت بە نەوتی سپی نییە و ئاغلبیشیان کەهرەبا وەلەو کەمە کەهرەبان هەیە و غازیش دەگەیتن لە بۆ تەدفئە و لە بۆ گەرمی لە کوردستان وەزعەکە وەزعێکی ترە لە ناو شاخ و لەسەر شاخ ئەو جیهانە دەگەیتە 0 و 10 کەمتر لە 0 و 20 کەمتر لە 0 طبيعي ئەوە شتێکی زۆر خەتەرە لە بۆ تەندروستی ملەتی خۆمان ئەوانەی لەو گوند و لەو شارە بچووکەکان دەژین ئەو مەجال نییە لازمە یارمەتیمان بداتن و بە نرخێکی معقولیش بیتن ئەوجا ئەوش ینی ڕۆژی باسەمان کرد ڕەسەن موافقە هات لە بۆ 50 ملیۆن لیتری نەوتی سپی مەفروزە ئەو ڕۆژانە بگەیتن 50 ملیۆن شارەکانی شوەرەگرن آخر اتفاقمان لەسەر 250 ملیۆنە 50 ملیۆن دەگەیتن ئەو چەند ڕۆژانە دوای 50 ملیۆن وها حتا تغطیەی تقریبا بتوانین ئەولەویەت ئەوە سیستەمە يعني اقتراحك يعني أمن أولوية سلمك أولويات ده مهمترين شت أو ملته أو لنا وشاخ أو ضعيفترين شريحة أو أولويتي هي ومن شخصيا دشم خوم لهمو مالك لقد كاني دورترين قد لشاخ دشم ناوخان وكا تأكيد دممك أو عائلة أو مالا حصدي خوي والقرتوا مطمئن دبم كنخوش نابن لزستاني ومجبور نبن برون دار وبار واشتواي ببرن أو اشتكي قطعيات كمسألة كمسألة مبدئية وأخلاقية أو التزامي حكمتي هريمة خوتة سردانيك خوم دشم سدا أو بتوجيه جنابي سلوك وزيران كلازمة همو جهدك بكين حتى قيرانك أساسي أوي علاقتي بجياني أو ملته تندرستي أو ملته أو نمينيته بابچینە سەر بابەتی چاکسازی لە نێو وەزارەتی سامانە سروشتەکانە بەچی گەیشتووە لە نێو پەرلەمانیشە باس لە گەندەڵی کرد گوتت هەر کەسێک گەندەڵی بکە پارچە پارچەیەکەم هیچ گەندەڵێک هەبووە لە نێو وەزارەتی سامانە سروشتەکانە سزاددا بێ والله پێت بڵێم یعنی چونکە هیچ مەسئلەی تحقیق و شتیوا نەکرابوو پێشان لەبەرەوە ناتوانم پێت بڵێن کە ڕسمیەن ونیە ڕسمیەن فلان شەریکە گەندەڵی کردیە فلان کەس پارەی وەلگرتیە یان ئەو شتیوە طبيعي ئەوە شتێکی مخجلە یعنی عیبە ئەوە عیبێکی زۆر گەورەیە حتا ئێستا من هیچ تحقیقات و شتیوام نەکردووە لەسەر ئەوانەی مەسەلەن محتەمەلە گەندەڵ بیت و گەندەڵ نەبیتن مەجالمان نەبووە لە بۆەوە ئێستا ویستمان سیستەمێک دابنێن لە وەختە سیستمێکی تند و بەهێز دابنین
کە ئەو مەجالە نەبیتن ئەگە شکم هەبیتن لە چ ڕۆژێک کە شەریکەیەک یان مۆزەفێک یان کەسێک دەستی بداتە ئیشی گەندەلیەکە ئەوەی لێ دەکەم نایلم ببیتن ئەوەندە من مەسئول بم. دکتۆر چ گۆڕانکاریەکتان لە وەزارەتی سامانە سروشتیەکانە کردووە؟ ئەوەیە بە تایبەت کۆمپانیاکان هیچ گرێبەستێکە بووە لە کۆمپانیەکە هەڵتان وەشان بێتەوە دابتانە کۆمپانیەشتر ئەوتان بەدڵ نەبێت؟ لە مەسەلەی چاکسازی طبیعی ئەمە زۆر پێشکەوتینە لەو چەند مانگە قیاسن بە ئەو تقریبا 7 مانگە 6 مانگە ئەو ئیشەمان کردیە لە بۆ چاکسازی تقریبا سەیطرەیەکی تەواو لەسەر نرخی عملیات کۆست یعنی قیمەتی عملیات مەصرفەکە ئەومان کردیە بەس طبیعی لە قەتاعی نەوت وەکو قەتاعەکانی تر نییە ئەتوو تەعاملەک هەی لەگەڵ مادەیەک 5,000 4,000 6,000 متر لە بن زەویە و عملیاتی هەندەسی معقدە لەبەرەوە سەیطرەی لەسەر ئەوە و لەسەر کۆستی نرخی یعنی نرخەکە مەصرفی ئینتاجی نەوت و دۆزینەوەی نەوت وەختێکی درێژی پێویستە حەزانی معادلەی هەندەسی لەگەڵ معادلەی اقتصادی دەگەیتە لەگەڵ یەکتر یاننا دوای دەزانی ئیشەکەت باش کردیان باش بەرهەمهێنانی نەوتی خاو ئێستا چۆنە لە عەرەبی کوردستان؟ ئێستا ئێمە تقریبا 420-430 هزار بەرمیل نەوتی خاو ئینتاجەکەین لە کوردستان ئەوەش سابت نییە کێڵگە هەیە مشکلە بۆی پێیا دەبیتن ڕەسەن 10,000-20,000 بەرمیل ڕادەوەستیتن ئێمە چمان دەبێتن یعنی ئامانجم چییە لەو مەسئلەیە کە ئەو یعنی وەختی ئینتاجەکە بێتە خوارێ کەمتر دەبیتن مەجالی نەدەینێ بە شێوێکی هەندەسی پێشکەوت و نێتە خوارێ زۆر ئەو ئەتیادیان هەردێتە خوارێ بەس تقریبا بتوانین بەردەوام بیتن ئینتاجەکەمان ئەوای تر بۆ زیادکردنی بەرهەمی نەوتی خاوی کوردستان ئەمە قەت تەخسیر ناکەن ئێستا خوێندنێکی تەواومان هەیە لەسەر ئیمکانیاتی ئەو کێڵگەکانی نوێ ئەوانەی ممکنە لە یعنی بەرهەمەکە لێی زیاد بیتن 10,000 15-20,000 دکتۆر ئەی مانگانە چەند بڕە پارادن بە وەزارەتی دارایی؟ وەڵی ئەوەش ئەتیبا دەکرێتە لەسەر چەند مافرۆشتیە وەنیە چەند نرخەکە چەندە بەس احتیادیان تقریبا دەبیتە بینی 250-300 ملیۆن دۆلار دەیدەینە لە بۆ موچە ئەوەش طبیعی علاقەتی بە ئەوەیە بە چەند ئیمکانیەتی بەرهەمهێنانی نەوتمان هەیە ئەمان دەمانەوێ زیاتر لێ بێتن فایدەیەکی باش لە نرخی نەوتی ئێستا 84 محتەمەلە بگەیتە 90 و زیاتر لە 90 ئەگە وەزعی مارکیتەکە ئەوها ببینیتن لەگەڵەوە داهاتەکەمان زیاد دەبیتن وەزارەتی برام کاک ئاوات شێخ ئاوات دڵخۆش دەبیتن خۆشحاڵ دەبیتن ئەگە پارەی زیاتر بکەن و ئینشاءڵڵا لەسەر ئەو دکتۆر بابێنە سەر کێشەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا بە تایبەت لە بواری نەوتە چی گەیشتون و ئیمکانیاتی وەزارەتی ئێوە چییە؟ وەڵاهی ئەوەش طبیعی ئەوە منژوویەکە تاریخێکە ئەوە یعنی پەیوەندی بینی وەزارەتی سامانە سروشتیەکان و لەگەڵ وەزارەتی نەوتی ئیتیحادی زۆر بەقوەت نەبوو زۆر بەهێز نەبوو ئەمن بە قەناعەتی خۆم دەبینم کە پەیوەندیەکی معقول و میهنی و ئەوە هەبیتن وەسوولیش چونکە طبیعی ئەمە هەردووکمان ئێستا پەیوەندیتان باشەوانە بەیەکتر هەیە ئێستا وەختی هاتم لە وەختی یەکەم زیارەت سەردانی بەغدا لەگەڵ پەیوەندیەکی زۆر باش لەگەڵ جەنابی وەزیری نەوتی فیدرالی کاک ئیحسان ئەی بۆ کێشەکان چارەسەرکردنی کێشەکان هەڵوێستان باشە کێشە جیهان کێشەیە لە بواری نەوتە لە بواری نەوت کێشە نییە یعنی ئەوەی دەڵێن کێشە هەیە دەمەوێت بزانم باسی کێشەیەک ئەکەن ئەمە خواستمان لە وەزارەتی نەوتی هەتیوار یارمەتیمان بدەن لە مەسئلەی مشتەقاتی نەوت حاضر بوون بە 2 ڕۆژ ئەو کێشەی بانزین و نەوت بە ئیمکانیەتی ئەوان هەیتیان ئامادە بوو عیلاقەتمان باشە ئەمە دەتوانین قسەیان لەگەڵ بکەین پێکەوە وەکو هەموو وڵاتی دەمێنێت تۆ بەس یاسای نەوت و غاز لە نێو پەرلەمانە
چارەسەر بکرێت و یاسای نەوتی غاز لە نێو هەرێمی کوردستان و عێراق دەمێنێت. ئەوەیە یعنی یاسایی نەوت و غاز ئەگەر نەوەکو پەیوەندی پەیوەندێکی باشە هێشتا نەکراوە نییە هێشتا دەنگی لەسەر نەدراوە هێشتان دراسەیان نەکردووە تەنها پێویستان بەوەیە پێویستمان بەوەیە کە گفتوگۆیەکی میهنی ئی معقول ئی ئابووری ئی اقتصادی پێکەوە بگەینە شتێکی پلاتفۆرمێکی مشترک حتا ئەوە ناو ئەو پلاتفۆرمە بژین پێکەوە بتوانین هەر کەسێک بزانیتن ئیمکانیاتی چییە 10 ساڵی تر ئابووری کوردستان چۆ لێ دێتن ئابووری عێراق ئیتیحادی چۆ لێ دێتن مهم ئەو تەفاهمە شتێکی ئەساسیە و من ئامادەمە کە دائما ئەو عیلاقەتە زۆر باشە بینی من و قەتاعی قیادەی قەتاعی نەوتی عێراق بەردەوام بێتن و ئەمەش وابزانم ئامانجی هەموو وڵاتەکانی گەورە هی جیهانە سپاس دکتۆر یا لەوەسەرن خۆشحاڵ بووم زۆر بەڕاستیەوە و هەموو کاتێک کوردستان 24 بەخێر هاتنتان دەکەم هەر لە چ ڕۆژێک دەستان خۆشە و ئۆفیسەکەم کرایتەوە لە بۆ هەموو دەوائری ئەعلامی کوردستان و لە بۆ هەموو هاوڵاتیەک لە کوردستان ئەمە لە دەستان خۆش بێسپاس دەستۆش سپاس بۆ ئێوەش کە بینەر و بیسەرمان بوون هەر لە خۆشی دابێت.